بەردەوامیان هەیە دەچینە لای پامنێرمان ڕزگار جەبار لە چەمچەماڵ. ڕزگار سڵاوت لێ بەم کاتت باش فەرموو. ڕاگەاندنی ئەنجامی تاقیکردنەوەکانی 12 ئامادەی لە چەمچەماڵ ژمارەیەک خوێندکار کە بەشداری تاقیکردنەوەکانی کۆتایی وەزاری پۆلی 12 کردووە. ناڕەزایەتیەکانیان هەر بەردەوامەوە پێش ڕاگەاندنی ئەنجامەکان 2 ڕۆژە مانگرتنیان لە بەردەم بینای بەڕێوەبەرایەتی پەروەردەکە دەست پێ کردووە و بە کاتی جیاواز ژمارەی خوێندکاری جۆراوجۆر بەردەوامن لە ناڕەزایەتی دەبڕین و وەک لە دیمەنەکانە دیارە لە بەردەم بینای بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ بەردەوامن لە مانگرتن و ناڕەزایەتی دەبڕین. ڕای خۆیان وەرەگرم لە پاش ڕاگەاندنی ئەنجامەکان بۆچی ناڕازین بۆچی گربوونەکە؟ وەڵای ئێمە لە ڕۆژەکانی ڕابردوودا بووە ناڕازی بوون کە دەرەجە پرسیار بە هەڵات بوو لەوەی کەوا چەند پرسیارێک لە کوردی وەک دەنگۆ بوو کە مامۆستا حەلی کردووە 49 هەڵەیتیا بووە سەر ڕای دەرسەکانی تریش عەرەبیە ئینگلیزیە ئەوانە. اینجا لە ڕۆژانی ئەمڕۆیە ئێمە بۆ خۆپیشاندان ئەنجام دەینکەوە نەگەوەی کەوا لە پەروەردە وتراوە دەرەجەتان ئەدرێتێن نا، بەڵام لە باتیەوەی دەرەجەمان بدەنێ دەرەجەشمان لێ بڕاوەوە غەدرێکی زۆرمان لێکراوە و داوای ئێواکەین کە حەقەکان خۆمان بدرێتەوە، دەرەجی پەروەردەمان ناوێت، تەنها ئەوەی کەوا دەرەجەکان خۆمان بدرێتەوە ئەوەی کەوا لێمان بڕاوە تەلەبی وا هەیە 90 هێناوە بە لێکدانەوەی خۆی بەپێی بڕیارەکانی وەزارەتی کۆنتڕۆڵ لە پەروەردە کە بڵاو کراوەتەوە کەچی لە سەر کارتەکە کە بووی هاتێتەوە 60 بواتەوە، یعنی 30 دەرەجەی لێ بڕاوە. ئەمە معقول نییە کە لە هەر تەلەبی وا هەیە بە تەمای 75 بووە لە ڕووی معادلەوە 65 بواتەوە یا 70 بواتەوە. ئەمە بەڕاستی غەدرە لە خوێندکارانێکن و داوا لە خوێندکارەکانی شارەکانی تریژەکەم نەوەستن. هاوڕێ دەڵێ هەڵە یاخۆت غەدر ستەم لە شێوازی تەسریحدانەکە کراوە. بەڵگەی خوێندکارە ناڕازەکان چییە بۆ ئەم ستەمێکە خۆتانە؟ وڵی من ئەوە ئاڵم کە نزیک 200,000 تەلەبە زیاتر بەماوەی 7 ڕۆژ چۆن ئەم وەرەقانە تەسلیح درا و درایەوە تەلەبە کە ساڵانی پێشوو نزیک 15 ڕۆژ حکوومەت هەرێمی کوردستان خەریکە وەرەقانە بوون، بەڵام ئێستا بەماوەی 7 ڕۆژ ئەنجامەکان نەدایەوە. من قۆم وەکو خوێندکارێک کە لە بیکاری لەوانی بیکاری 90 هێنم هەفتان بۆ هاتوێتەوە وارەوە غەڵەتێکە لێ زۆری کرد. دەستان خۆش لە بەیانی زۆر خوێندکارە ناڕازەکان زیاتر سەردانی بەشی پەروەردەکەن بۆ ئەتراز. لاتان وایە ئەتراز ئەو کەم و کورت باوەڕمان ئومێدمان بە ئەترازەکانیش نەماوە بەڕاستی لەبەر ئەوەی بەر باوەڕ ناکەین سەیریش بکرێ. ئەم بڵاوکردنەوەی لە ئێستا تەنها بۆ ئەو بوو کە هەواز و خوێندکاران واز لە خۆپیشاندانەکان بێنن. ئەگینا بەڵەکانیش ئەڵێن ئێحتراز بگرن، ئێحتراز چەندێ بگرێ هەمووی دەرەجەکانی هەڵەیە ئەبێ هەموو هەرێمی کوردستان خوێندکارەکان بێن ئێحتراز بگرن. بەڵگەتان چییە بۆ ئەوەی کە ئاڵێن هەڵە تەسریحدان؟ هەڵە تەسریحدانەکەی ئەوەیە کە هیچی دەرەجەکانی وەگە بووی نەهاتۆ کە ئەنجامەکان خۆیان ڕایانگەیان پێشتر دوای تاقیکردنەوەکان هەر لە هەمان ڕۆژە وڵامەکان بڵاو ئەکرایەوە کەسێ ئەو وڵامانە کراوە لەگەڵ ئەم دەرەجانی کە ئێستا گەڕاوەتەوە بۆ خوێندکاران هیچی وەک یەک نییە. من خۆمێکی لەوانە نمرەی زۆرمان لێ ڕۆیوە لە وانەکانە هەمووی بە غەڵەت گەڕاوەتەوە بۆمان. ئەوەی گوێتان لێبوو بینەری بوون وتەی چەند خوێندکارێکی ناڕازی بوون وەک ئاماژەم پێکرد ماوەی 2 ڕۆژە لە بەردەم پەروەردەی چەمچەماڵە بەردەوام لە ناڕەزایەتی و مانگرتن و دوێنێش پەرلەمانتاران سەردانیان کردو و سکاڵاکانیان گەیاندوتە پەرلەمانتاران تا بگرێ بە لە ڕێگەی لیژنەی پەروەردەوە وەزیری پەروەردە وەک ئەو پەرلەمانتاران ئاماژیان پێکرد بانگێشی پەرلەمان کرد بۆ ڕوونکردنەوەی زیاتر. دێمەوە بەلایەوە. بەڵێ ڕزگار سوپاس. ئەندامی کەنجومەنی پارێزگاش دەڵێ